ئەو پارێزەرانەی کە سوکاری شەهیدان وەکالەتیان پێداون زیاتر لە 5500 وەکالەت بەو پارێزەران دراو لەلایەن کە سوکاری شەهیدان و بریندارانی کیمیابەرانی هەڵەبجە و دەرەوەی هەڵەبجەش دیارە چەند دانیشتێک چەند دانیشتە لە دادگای هەڵەبجە کراوە مرافعە دەستی پێکردووە و هەندێک بەڵگە تەقدیم کراوە و بڕیار بوو لە هەفتەی سێ دووبارە دانیشتێکی تری ئەو کەیسە بکرێتەوە بەڵام بەهۆی ئەو بارودۆخی کە هاتە ناوە توانم بڵێم ڕاگررتنی فڕۆکەخانەکان و دواتری دام و دەستگا حکومیەکان بەو هۆیەوە دادگا تاجیلی کردو بۆ 24 یازدە لەبەرەوەی کە بۆ ماوەی 3 مانگ زیاتری پێ بەسەرا چووە دەبێت ئەو تەبلیغانە دووبارە ئەو کۆمپانیانە بکرێتەوە خۆشبەختانە لە ڕووی ئەمەلیەوە ئیشێکی باش کراوە ئێستا تەبلیغەکان لە تەوابووندان و لە ڕێگای نوێنەرایەتی حکوومەت پەیوەندەکانی دەرەوەی حکوومەت هێرێمی کوردستانەوە ڕەوانەی ئەو وڵاتانە ئەکرێەوە لەوێشەوە تەبلیغەکان دووبارە دێنەوە بۆ دادگا بۆی بتوانرێت بۆ 24 یازدە دووبارە کەیسەکەمان دەست پێ بکاتەوە.